جەنگیز کێ بوو هات؟ عەلی شتێکم پێدا و بۆمی هێنایەوە. ئەیشان ماکە جەنگیز خۆی هیچ ناکەم. ئەمە خوێنە؟ هیچ نییە. تازە دەستی خۆم بڕی چ نییە ئێستا دەوەستێت. ئادێستێریکەم؟ دەواز بینە تەواو. ببوورە نەمدوی ساوە هاوارکەم. هەرچۆنێک بێ تازە کردت. ئەیشان بەیانی باش هاو باش بەوەرە کۆمپێرانە گیرە وتم بازوو مشتەکەت دەمێ. هەر تۆم هەیە ئەزەل. دەی چکایە کەواڵی خۆشم بدەرێ. خەریکە زووتر دەگەین بە خەونەکانمان زووتر لە کاتی خۆی مۆڵەتی دروستکردن و تێلەکەم وەرگرت. چەند زووتر؟ بەیانی تۆ خۆت ئەمە دەکردبووی ئێوارە 50 میلیۆن تەمینات بێنە تا بەیانی تەواوی کەم. شازەوانیە شازە خوشکە؟ بەیانی باش من ئێستا دەردەچم بۆ کار؟ ئەزەلیش دێ؟ نا ئەزەل نایە یعنی لەگەڵ جەنگیز بێکۆ کارمان هەیە. منیش دەمەوێت داوایکە لێ بکەم گەر بە ئەزەل بڵێ ئێستا لەگەڵ بەهار چۆنی و بە تەمایەت چینەوە ئەو لەو قسانە. وەزەحتان باش نییە؟ لە دوێنێ پەیوەندی نەکردووە من شتێکم پێ کردووە شتێکم تۆوە کە ئێستا تووشی دڵە ڕاوکەی کردوم. ئێوە باش لە یەکتری دەگەن دەتوانێت بۆ میڕۆن کێوە یانی گەر بتوانی بزانی هەڵوێستی ئەو چۆنە بەرامبەرم. باشە هەوڵدەم با ببینم. نا بۆستە پەشیمان بوومەوە هیچی پێمەڵە لەوانەیە ئەیب بێ گەر پەیوەندی کرد ئەو کاتە گەر پەیوەندیشی نەکرد پەیوەندی دەکاوانێ خوشکە دەیکا خشکە جانەکەم خاد لەگەڵ بێ کاتێکی خۆش. دەست پێ بکەین ئێستا ڕسیدی پارەمان چەندە؟ بە هەموو لێکدانەوەکانمان کۆی گشتی دەکاتە 25 میلیۆن ئەیشن خان. ئەمانە چەند پارەیان هەیە ئەزەل؟ بە هەموو تۆمارەکانەوە 4 میلیۆن و شتێک. زۆرە وانێ؟ کەمە؟ ئەی موڵکەکان لە لێڤەندێک بینە لە جیهانگیر دوودانە لە بەندوزگایەک کۆگە لە قۆبرس بینایەک لە نیستەش دانایەک و لە سەپانتەیەک چاڵگا. ئەویش باشە بۆ باش نییە؟ فرۆشراوە ئەیشە ناگای لی نییە هەموو بنهێنی فرۆشراوە. ئاها جەنگیز دەمێکە نەچوومە بۆ کێڵگەکەمان بەڵکو ئەم هەفتەیە لەگەڵ جان بچین. جارێ ئەوە خەریکە ئەوەدانی دەکەمەوە چاکسازی تێدەکرێت هێشتا تەوانە بۆ وانە؟ هێشتا بەردەوامە. کۆی هەمووی دەکاتە چەند؟ 15 میلیۆن دلار. باشە چیان لەو پارەیە کردو؟ خۆش ڕابواردن تۆمبیلی جوان دانەوەی قەرزەکانیان. ئەو پارەیە لای من وایە نەمدەهێشوا بڕوات دەڕۆیشت؟ ئەگەر جەنگی سەرفیکە ئاوا دەڕوا. تەواو دەتوانین ئەمڕۆ هەندێک قەرز زۆر بگرین؟ دەتوانم پێت بڵێم بەڵێ هەموو شتێک بە گوێرەی حساب تەواوە. دەکرێت ئەمەشمان بۆ ئیمزا بکەی وەکالەت نامەیەکە تا هەموو جارە ماندوود نەکەم. ئەمەشیان هەروە جەنگیز بۆ ئەو جارە ژیاری بەخۆنەکانم ناکەی وانە؟ کەمێ متمانەم پێ بکە. داهاتوو خێزانەکەمان لەوەیە جەنگیز لەسەر ئەمەیە. کاتێکی خۆش خوات لەگەڵ. چەندمان هەیە؟ 10 میلیۆن زیاتر نابێ پەیوەندی بە بانکەکانەوە دەکەن بەڵکو یارمەتیمان بدەن.
چەند ساعتم ماوە؟ ئێمەدەم نییەنە چۆن دەتوان لە ماوەی 5 کاتژمێر و پارەی پێیەکەن؟ ئاگادار بە چیت پێ دەڵێمەوە خۆم کەمێک یارمەتیانە دەم. ماوە ئاوی حەوزەکە بگۆڕە ها. زەمانێک دوودانە پیاو هەبوون، هاوڕێی یەکتر بوون، بوونە دژمنی یەک. شەوێکیان یەکێکیان ئەوی دیکەی بە زەبری هێزی خەنجەرەوە خستە تەنیاییەوە. ئەو پیاوە ڕۆژێک لە ناو تەنیایەکەی خۆیدا دیسان لەدایک بووە و سێندی خوارد کە ئەوی تر بدۆزێتەوە و تەنیایەکەی خۆی بە زیندویی تووشی ئەو بکاتەوە. سەیرێکی و فایلانە بکە. والله وتم لەگەڵ کام بانک چاکەیەک ئەنجام بدەم، بێگومان هاتمە لای ئێوە. پرۆژەیەکی گەورە دەمویە قەرزی بۆ وەرگرم. با یەکسەر دەست بە کارەکە بکەین. کێشەیەک نییە وانە؟ کێشەیەکی زەرەر ناکەن. گومانتانەیە خۆم بێن پرۆژەکەتان تێگەێنم؟ بەڵێ قەرزێکی گەورەم دوێ، بەڵام بۆسم ئەو قازانجی بانکی ئێوە باشە. هاتوومە قەرزێکی گەورە وەرگرم. دەزانم ئێمە پێشتر هەندێک قەرزمان ماوە بیدەینەوە، بەڵام گەڕێ بدەن دەمەوێت کەمێ ڕوونی کەمەوە بۆچیمانە. هەموو بەڵگەکان لێرن. پرۆژێکی گەورەمانەیە، پرۆژەیەکی زەبەلە. دەتوانن لەوێ سەیری پلانەکانیش بکەن، هەموو کارەکان لەوێ دیارە. ئەگەر دەڵێی دێم تێدەگەێنم، لە دەرەوەی نووسنگەی تێگەیشتم لە خۆشت. ببوورە منم نۆرەی خۆمە لە ناوم فایلەنەدا خەزینەیەک هەیە. گەر هاوکاریمان بکەن بیرکەوە سمعەتان چەند بەرزە بێتەوە ها؟ بەهەرحاڵ لە کاتانم گرت. خواد لەگەڵ. ژمارە 503 وەرە برام. بوەستە جارێ بوەستە دەمەوێت سێری ئەوە بکەم. تەنیایی بەس تەنیایی نییە. ئەو کەسە تەنیایە کە لە ئاوێنەدا بەرگەی بینینی خۆی ناگرێت.